بەڕێزان دووبارە سڵاو کاک برزوو من لەوێ ڕامگرتیت کە بەر لە دەرکەوتنی مەلەفەکان و دڵنیابوونی ئێوە لەوەی کە ئیدی ئەمانە دەستگیر کراون و لە سێدار دەراون و گۆڕون کراون هەندێک هەوڵ درراوە لەلایەن خانەوادەی ئێوە و خانەوادەی شەهید کاردۆگەڵالیەوە بەوەی کە برایەکی لێشێک لە سەردانەکانی سەددام بۆ کوردستان چاوی پێکەوێ و داوای لێ کات کە هاوکاریان بکەن بۆ دۆزینەوەی شوێنی ئەم شەیدانە ئەگەر ئەو چیرۆکە بژێڕیتەوە دواتر ئێوە ئەلبەتە ئەمە دوای ماوەیەک دوای هەفتەیەک تقریبان ئەینجا گەیشتینە ئەو بڕواایە کە ئەمانە گیراون ئەسەرێک نەبوو وە سەرکردایەتیش بە هەمان شێوە گەیشتەوە ئەوەی کە ئەوە قەناعەتێک کە ئەمان گیراون بەڵام دیار نەبوو چۆن گیراون و چۆن لەکوێ لە کام شوێن دیار نەبوو دواتر کە گەیشتین ئەو قەناعەتەی کە ژیراون ئیتر هەردوو خانەوادە و بەشێک لە هاوڕێیەکانی و ئەوەی لە توانایدا بوو هەوڵی ئەدا بۆی بتوانێت سەرەداوێژی دەست بکەوێت لە شوێ گیراون و چی بکرێ و چۆن بتانی واستەیەک بکرێت بیان بیندرێ ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد بەڵێ ئەوە برای شەهید کاردۆ لە سەردانێکی سەددام بۆ ناوچەی سۆران بووە بە سوتفە لەو ناوچەیە دەبێت کە دەبینێ سەددام هاتووە ئیتر بە پەلە عریزەیەک ئامادە دەکا و دەیگەێنێتە نزیکی سەددام و لێ وەردەگرن و داواکاریەکەشی ئەوەیە کە ئەمانە شوون بزرن و گیراون و تا ئێستا هیچیان نازانین و ئیتر هەر لەوێش داوای لەکەن هەڵپەرچەیە بێڵێن بڕۆ ناو هەڵپەرچیەکە وا حسابی بکە کە بەر بوون ئیتر دوای چەند ڕۆژێک لە باش وابزانم یەک لە قەسرەکانی سەددام لە مووسڵ قەسری هاوینەی هەبوو نردیان بە شوێن هەردوو عائیلەکە کە بچن بۆ ئەوێ لەوێ نامەیەکیان پێدان بۆ مدیر ئەمنی عام کە بچن مڕاجعە بکەن لەسەر داوای سەددام بەڵام کە چوون بۆ لای مدیری ئەمنی عام بە شێوازێک جوابیدا بوو پێی گوتبوون ئێوە داوای شتێکمان لە یەکەن کە لای ئێمەنی ئەو دوو کەسە لای ئێمەنی بڕۆن لەو شاخانەی لای خۆتان تاقیب بکەم بزانن لەکوێ گیراون لەکوێ سزنن لەکوێ کوژراون لای ئێمەنی و داواشان لێ دەکەین جارێکی تر هیچ هەوڵێک مەدەن بۆ ئەو مەوزوعە وەکو تەهدیدێک ئیتر بنە بڕیان کرد و تەواو کەواتە ئەوان ئەماژیان بۆ کردووە کە ئەمان لە شاخ هاوڕێکانیان سەرنگومیان کردو نەک ڕژێمی باس ئەمان زیاتر مەبەستەکەیان لەوەدا بوو کە ناکۆچیەک هەبوو لە شاخ گومانێک لە ئێوە ئەو بەروارەی من باسی دەکەم سەرەتای ساڵانی هەشتا بوو ئەو کاتە شەڕی ناوخۆ لە شاخ دەستی پێکرد بوو پلانی بەعس لەو مۆزوعە ئەوە بوو کە چۆن ئەو دوژمنکاریە لە نێوان هێزە کوردیەکان قوڵتر بکاتەوە بۆیە هەوڵی دەدا بە هەموو شێوازێک چ بە شەڕ بە چەک بە دیعایەتی بە هەموو شێوازێک کە بتوانێت ئەوە بکە ئەو مۆزوعی شەهید عەلی هەژار و کاردۆگەڵاڵیش یەکێک بوو لەو شێوازانەی کە مەبەستی بوو ببێتە بەشێک لەو دوژمنداریە کە هەیە لە ناو شاخ بیکاتە ملی لایەکە ئەوان گرتویانە باشە هەر ڕژێمی ئەو کاتی بەغا و حیزبی بەعس بەر لە دەستگیرکردنیان دەنگۆی ئەوە بڵاوەکەنەوە کە گوایە شەهید عەلی هەژار و شەهید کاردۆگەڵاڵی پەیوەندیان بە حیزبی بەعس و بە مخابراتی عراقیەوە هەبووە ئەم دەنگۆیە چەند ڕاست بوو ئایا حقیقەتێک لەم قسەیە هەبوو یاخود ئەمە جۆرێکی تر بوو لە چاوەڕا و فێڵی سیاسی حیزبی بەعس بۆ کەمکردنەوە و شکاندنی ڕۆڵی و کەسایەتی سیاسیانی ئەو کات خۆی لە سەرەتا بۆ شکاندنی کەسایەتیان بوو چونکە بەڕاستی شەهیدان عەلی هەژار و کاردۆگەڵاڵی جێی متمانەی هەموو خەڵک بوون بە هەموو سیقەیەکەوە خەڵک پەیوەندی پێوە دەکردن مانش خەڵکیان ئامادە دەکرد و دەستە دەیان ناردە شاخ بۆ شکاندنی کەسایەتیان لەلایەن بەعسەوە ئەو دیعایانەکرا و دواتر کە کێشەکانیش لە ناو هێزە کوردیەکان دروست بوو بەشێکیش لە ناو هێزە کوردیەکان دیعایان بۆ یەکتر کرد کە یەکێک لەو دیعایانە بۆ شەهید عەلی هەژار و کاردۆگەڵاڵی بوو کە ئەوانە سەر بە ڕژێ من تەنانەت لە
کەسە دیارەکانی ناو ڕێخستنی بزوتنەوە یەکێکیان پەیوەندی دەکات بە شەهید عەلی هەژار کە ئێستا ماوە مامۆستا موحسین کە بۆی جێڕامەوە وتی ڕۆژێکیان چووم زۆر بێتاقەت بووم کە ئەوەم بیست بوو مەبەستت موحسین دزەیە نەخێر مامۆستا موحسین عوسمان بەر لە ماوەیەک لێرە بەڕێوەبەری گشتی جەوازات بوو یەکێک لە کادیرە بەتواناکانی بزوتنەوە بوو کە دەچێت تاقیبی دەکا شەهید عەلی هەژار لە دوکانێکی چاکردنەوەی تەلەڤیزیۆنی شەهید عەبدولخالق معروف بوو وتی چاوەڕێم کرد تا هاتە دەرەوە کە هاتە دەرەوە بە پێ پیاسەمان کرد بۆم باس کرد گوتم شتێکی واتان لەسەرە لەوێ پێوەبووی ئەوە تەنها بۆ شێواندنی ڕێخستنەکانە و بۆ ئەویانە کە ورەی ڕێخستنەکانمان بربەن بۆ شکاندنی کەسایەتی ئێمەیە بەڵام دڵنیات دەکەمەوە کە بۆ دژمنان و ناحەزان ئیسپاتی دەکەین کە ئەو دیعاە ئەوان چەند پێچەوانەیە ئەوە بوو لە کۆتاییشە بە شەهیدکردنی خۆیاناتەوە زۆر باشە لە ساتەوەختی دەرکەوتنی مەلەفەکان لە 11 سینەوە دوێک لە ڕاپەڕنی لە شاری هەولێر ئەگەر بمبووری یەک شتی گرنگ بیست و مەوزوعی کە بۆی بەسەریا تێنەپەڕین لەگەڵ ئەو دیعایانەی کە بۆ شەهید عەلی هەژار و شەهید کاردۆ گەڵاڵی دەکرا شەهید عەلی هەژار وەکو باسم کرد پێشتر ڕێخستنەکانی باکوور و ناوەڕاست و کوردستانیش سەرانی ڕێخستنەکان هەموو کۆ دەکەی لای ئەو بوو راپۆرت و نامە ناردنەوەوانە شەهید کاردۆ گەڵاڵی بە هەمان شێوە ڕێکخراوەکانی خۆی سەرپەرشتی بەشێکی زۆری ڕێخستنەکانی تایبەتی ناو هەولێر و زانکۆکانی دەکرد بۆ ڕاستی ئەوانە دواتر بۆ بزوتنەوەی سۆسیالیست و بۆ هەموو کەسێک و بۆ هەموو ناحەزەکانیشیان دەرکەوت ئەو دوو کەسە کە نهێنی هەموو ڕێخستنی ئەو بزوتنەوەیان لایە کە دەستگیر کران تەنانەت دوای ئەوان یەک کەس نەگیرە ئاعتراف لەسەر یەک کەس نەکرا بەڵام پێشەوە مامۆستا سەعەد دەستگیرەکرێ بەڵێ کەواتە ڕژێمی بەعەس لەگەڵ ئەوەی کە هیچ بەڵگە و دەلیل و مسەمسەکێکی نەبوو لەسەر ئەوەی کە شەهید کاردۆ گەڵاڵی و عەلی هەژار سەر بە مخابراتی عێراقین بە پێچەوانەی ئەوە ئەمان کاریشیان نەکرد کە دەلیل بێ بە ئەوەی کە بەڵێ ئەمان لەگەڵ بەعەز بوون پێچەوانەکەیان ئەنجامدا کە ئەو بوو کەسیان کەشف نەکرد مەسەلەن ئەگەر شەهید بوونیشیان هەر بەو شێوەیە بوو ئەگەر خەڵکیان کەشف بکردایە ڕێخستنی بزوتنەوە لەسەر تاسەری لەسەرەوە بۆ خوارەوە تیاچوو کە بەشێک لە سەرکردەکانی دواتر پەیوەندیان بە شاخ کرد بۆ نمونە مامۆستا شێخ محەممەد شاکەلی کە ئەندامی سەرکردایەتی بوو بەڵام دوای ئەوان پەیوەندی کرد پەیوەندی بە شاخ کرد مەبەستم کۆمەڵێک لە کەسە دیارەکان و سەرکردەکانی تر هەموویمانەوە ناوی یەک کەس نەدرا لە کادیرەکان یەک کەس ئەوە نەبوو بە شەهادەتی خۆیان ئەو نهێنیان هەموو پاراست ڕۆحی خۆیان لەسەردانە کاک برزوو کاک محەممەد حاجی مەحموود سکرتێری حیزبی سوسیال دیموکراتی کوردستانی ئێستا لە بەرگی دووەمی کتێبی ڕۆژمێری پێشمەرگەیەکدا ئاماژی بۆ کردووە کە سەبارەت بەگرتنی دەستگیرکردنی شەهیدان کاردۆ گەڵاڵی و عەلی هەژار مامۆستا سەعەد جێگەی گومان بوو بەوەی کە ڕۆژێک بەر لە دەستگیرکردنی ئەو دوو کارکتەر سیاسی مامۆستا سەعەد دەستگیرەکرێ بۆ ڕۆژی دوایی مامۆستا سەعەد بەرە بێ و ئەمان دەستگیرەکرێن و لە سێدار ئەدرێن ئەم گومانە تا چەند باوەڕپێکراوە تا چەند جێگەی گومان و بەشێک لە ڕاستی تێدایە یاخود پێچەوانەکەیەتی هەڵبەتە من وەکو باسم کرد تەمەنی من لەو کاتە بەو شێوەیە نەبووە بتوانم وە ساتی گرتنەکانیان وردەکاریەکانی زۆر وردە تەنها سەرکردایەتی ئەو کاتەی سۆسیالیست دەیزانێەوە دەبواە ئەگەر شتێکی وا هەبواە دواتر مامۆستا سەعەد پەیوەندی بە شاخەوە کرد و بوو بە ئەندامی سەرکردایەتی و بوو بە ئەندامی مەکتەبی سیاسی ئەی چۆن بەربوو ئەو کاتە کە ئەوەی من بیستم وایە بە شێوەی غەڵەت گرتویانە مەبەستیان یەکێکی کە بووە کاتێکە گیراوە نەناسراوەتەوە نەناسراوە
بۆیە بەربووە ئەگەر وا بواە مامۆستا سەعەد چۆن دواتر دەبوو بە ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حزبە ئەگەر واش بوو ئەو سەرکردایەتی کەواتە بەرپرسیارە لەو مۆزووە بۆیە لەبەرەوە پێم وایە ئەو بەو شێوەیە نییە خۆی مەسەلەی جیرانی شەهید عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی گرێ کوێرەی تێدایە چەند کەسێکیش لە دوای ڕاپەڕین بانکران بۆ لێکۆڵینەوە چەند سەرە داوێکیش دەستکەوت بەڵام ڕۆژگاری داهاتوو پێم وایە هەر ڕوونی دەکاتەوە کە چۆن گیراوە نەکرێت لە ئێستایا بەشێک لەو سەرداوانمان پێ بڵیت ئەوەی کە تۆ ئاگاداری بیت بۆ مێژوو لەبەر ئەوەی من بەشە هەمووکەی هەمووی بە تەواوی ئاگادارنی من بەشێکی ئاگادارم دەکرێت ئەوە بۆ بەرنامەیەکی تر بۆ کاتێکی تر بەڵام بە دڵنیاییەوە نابێ ئەوە بەگوێ گرێشێرەی بمێنێتەوە زۆر باشە من پێم باشە کاک برزوو هەندێک لەسەر مەسەلەی مەلەفەکان و بەڵگەنهێنیەکانی بەعس بڕێک ڕابۆستین و هەڵوەستە بکەین ئەو کات کە بەڵگەنامەکان دەدۆزرێنەوە دەست ئێوە ئەکەون دوو حەدەسی جیاواز و دوو بەرواری جیاواز لە نێو بەڵگەنامەکانە هەیە بۆ مانای کە بڵێم بەڵگەنامەکان بۆ خۆیان دوو بەڵگەنامەی جیاواز بوون سەبارەت بە چۆنێتی دەستگیرکردنی ئەو دوو کارکتەرە سیاسی یەکێک لە بەڵگەکان ئەڵێن لە نۆی 4/79 لە ژووری پارێزگای هەولێر دەستگیرەکرێن یەکیشیان بە پێچەوانەوە لە مانگی 6/82 گوایە ئەم دوو کارکتەر سیاسیە چەکدار بوون و ویستویانە هەڵکوتنە سەر ڕێبایەکانی نزیشی دەوروبەری هەولێر و لە کەمینێکی هێزەکانی بەعسا دەستگیرەکرێن حەقیقەتی ئەم مەلەفانە لە دوجارە چۆن بۆ ئێوە دەرکەوت یاخود ئایا مەلەفەکان بۆ خۆیان دروستکرا و چەند ڕاستیان تێدا بوو ئەگەر بکرێ هەڵوەستەیەک لەسەر ئەو بەڵگەنامانە بکەیت بۆ مێژوو بەڵێ ئەلبەتە بەڵگەنامەکان زۆر شتێکی کاڵ و کرچە چونکە هەر لە لێکۆڵینەوەکە مەسەلەی تەحقیقەکەیان دوو سەرکردەی ڕێخستن دەستگیر بکرێن تەنها ئیفادەکەیان لە چەند دێرێکا بێ دواتر ببێ بە بڕیار و بۆ حکمی لە سێدارەدان هیچ شتێکی منطقی تێدا نیە جگەلەوە ئەوان لە نۆی 4/79 گیران لە بەڵگەیەکیان دەڵێ ئەمانە لە نۆی 4/79 پەیوەندیان کردووە بە ڕیزەکانی حزبی سۆسیالیست بەڵام ئێمە لە نۆی 6/82 کە ویستویانە لە ڕەبایەتی عەسکەری بدەن لە نزیک مەسیف سەلاحەدین کەوتونەتە کەمینەکانی ئێمە و دەستگیرمان کردوون ئەمانەوە ئەوەشیان هەر دوورە لە ڕاستی چونکە نەشەهید عەلی هەژار نەشەهید کاردۆ گەڵاڵی ئەوان خەریکی کاری ڕێخستنەوەوانە بوون و قەت لە ژیانیان کاری چەکداریان نەکردووە دواتر هەموو ملت دەزانی کە ئەوان لە نۆی 4/79 گیراون ئەمە چەندین سەرنجی تێدایە دەتوانی دەی دروست بکەیت کە ئەوەیە ئەمانە بە کە لە دوای ڕاپەڕین چەند لە ئەفسەرەکانی دەستگای ئەمن دەست هێزەکانی بەرەی کوردستانی کەوتبوون گیرابوون من لەو کاتەدا ئەو مەلەفەم کە دەستکەوت بوو یەکێکم لەوانە بینی لە شەقڵاوە لە دادگای شەقڵاوە بوو لەگەڵی دانیشتم گوتم حەز دەکەم ئەو تەزویرە لەنا ئەو مەلەفەکراوە چۆن دەتوانی تۆ وەکو زابطێکی ئەمن کەشفی بکەیت بۆم ڕوون بکەیتەوە ئەو قەناعەتەکەی وا بوو گوتی من تێیدا نەبوومە بەڵام ئەوە زۆر کات کە خەڵکمان لەژێر ئەشکەنجەدان کە ئەمرێ ئێمە ئەوراقی بۆ دروست دەکەین خۆیان ئیفادەکە سوال جواب خۆی جوابەکەداتەوە ئەیکا بە مەلەفێک و بۆ شەرعیەدان بە مەوزوعەکە ئەینێرێ بۆ بەغدا و بۆ دیوان ڕیاسە و مەرسوم جمهوریەکەی پێوەردەگرێ و حکومەکەی پێ تەنفیز کردووە کە پێشتر خۆی تەنفیزی کردووە کە پاژەوەی لە ئەشکەنجەدان هیچ شتێکیان لێ هەڵناوەڕێیا بەهۆی ئەشکەنجەدانەوە گیان لەدەست دەدەن وتی زۆر کات ئەوەمان کردووە تەسەور دەکەم ئەوە یەکێک بێت لەوانە بەڵام لە ئەساسدا ئەو مەلەفە ئەبێ مەلەفێکی تر هەبێ ئێستاش هەر بە دواوەی دەگەڕێین بە تایبەت دەستگایەکە ئێستا لە بەغدا دوای ڕوخانی سەدام من چەند جارێک پەیوەندیم پێوە کردوون
خۆی عادەتەن کە یەکێک مەلەفی بۆ دەکراوە دەگیرا کۆدیان بۆ دادەنا ڕقەمیان بۆ دادەنا تەنانەت ئەو شتانەی کە پێێتی سەعات نازانم چی لە زۆر لە هی بندکراوەکانی پێشوو لە زیندانیەکانی سیاسی مەلەفەکانیان سیر کردووە ئەو مەلاحەزەیەم کردووە بەڵام ئەوەی ئەوان ئیشارەت بە هیچ شتێک نادا بۆیە لەوە چێ هەر لە ژێر ئەشکەنجەیە هەردووچیان شەهید بوو بن و گیانیان لەدەستدا بێ ئەویان بۆ دروست کردو کەواتە کاک بەرزوو ئەم مەلەفانە چەند جێگەی دڵنیایین چەند جێگەی متمانن کە تۆ مطمئین بی لەوەی کە بەڵێ ئەم شەهیدانە دەستگی کراون و لە سێدارە دراون بۆ پێی کە ئێوە پاش 12 ساڵ لە بێسەر و شوێنکردنی ئەم دوو کارکتەرە سیاسیە ئەم مەلەفانە دەست ئێوە ئەکەوێت و ئەم مەلەفانەش بەم هەموو ئیشکال و جیاوازیەوە کە خۆت باست کرد چەند جێگەی دڵخۆشی و ئومێدن بۆ ئێوە بێگومان خۆی مەساتەکان لەوەدایە کە عەلی هەژار بەو شێوەیە لەو ڕێگایەوە ڕۆیشت مەلەفێکی ئاوایان بۆ دروست کرد گومان لە زۆر شت دەکرێت لە مەسەلەی مەلەفەکە ئەوە کاتە حکومەتی بەعسک کردی بەڵام خۆ دواتریش پێم وایە شتێکە زۆر ڕوویدا بۆ نمونە من بەیانێکیان بە زەنجی تەلەفۆنی هاوڕەیەکم کە کوڕی شەهید سعدی گسکەیە خەبەری کردمەوە گوتی ئەو هەواڵت بیستووە کە لە جەیدە لەسەر تۆ بڵاو کراوەتەوە گوتم هەواڵی چی گوتی کە گوایە تۆ مەلەفت هەیە سەر بە مخابەراتی ئەوە تەوەرێکە بە جیاوازەکی نەسەری ببوورە کاک برزوو نامەوێ ئەمە بەسم لە بەڵێ بەڵام تۆ ئەماژت بۆ کرد کە ڕەنگە جگە لەم دوو مەلەفەی کە لە 11 سێنەوە دوێک لە ڕاپەڕینی هەولێر دەست ئێوە ئەکەوێت ڕەنگە مەلەفی تری بەدوا بێت بەڵام ئەگەر گریمان مەلەفی کەش هەبێت سەبارەت بە چۆنێتی دەگیرکردن و هەر پێدوانی ئەچێتێنەوە ئەو نووسینە سیناریۆ دروستکراوانی کە بۆ گۆڕونکردنی ئەو شەی دەسەرکردانە بێت بە دڵنیاییەوە خۆی بەڵام خۆی لە ئوسلوبەکانی دایرەی ئەمن زۆر کات ئەوە لە زۆربەی زیندانیەکان وەکو باسم کرد لاپەڕێک وەکو ئیسیمارەیەەکە ناوەکەی دەنووسێ شتەکانی ئینجا ناوی مخبیرەکەی کە ئیخباری لەسەر کردووە ناوی ئەوەش دەنووسرێ یا ناوی نهێنیەکەی دەنووسرێ شوێنی گرتنەکەی دەنووسرێت ئینجا سەر بەکوێیە مکافەئی تەنانەت ئەوانەی تێدایە کە ئیخبارەکەیان کردووە گۆڕەکەی لەگەڵ نەنا لە مەلەفی زۆربەی زیندانە سیاسیەکان من ئەوم بینیوە بەڵام ئەوەی شەهید عەلی هەژار تەنیا ئەوەندەیە ئاماژەکەی لە نۆی 4 هەفتانەوە ئەمانە پەیوەندیان کردێ بە حیزبی سۆسیالیست و لە نۆی 6 ئێمە ئەوانەمان گرتووە و کتابێک کراوە بۆ دیوان ڕیاسەی جمهوری و سەدام حوسێن فەرمانێکی دەرکردووە و مسادقەی حکمی ئەدامەکەی کردووە قەرارێکی حکمیشیان دەرکردووە بە 3 فەقەرە فەقەرێکیان ئەوەیە کە تەخویلی هەیئەی خاصەی کەرکووک بکرێت تەنفیزی حکومەکەیان بۆ بکە بڕیاری دووەم مصادرەی ئەموالهم منقولە و غێر منقولە خاڵی سێمیان کە لە هەمووی گرنگترە دەڵێ عدم تسليم جثثهم لذويهم للظروف الأمنية في المنطقة تەرمەکانیان مەدەنەوە بە کەس و کاریەکانیان لە زۆر کات تەرمەیان نەدەداوە بەڵام کۆدێکیان هەبوو لە لای خۆیان دیار بوو گۆڕی ژمارە 25 لە لای خۆی دەیزانی 25 هی کام ناوە بەڵام بۆ شەهید عەلی هەژار و کاردۆگەڵاری تەنانەت ئەوەشیان نەکردووە باشە من ئەمێ ئەو پرسیارە بکەم لە مووسڵ مەخبەرەی مجرمینیان دروست کرد بوو سەرانی بەعس واتە گۆڕستانی تاوانباران بە بڕوای تۆ ئەم دوو کارکتەر سیاسی ئەگەر کاری سیاسیشان کردی و ئەوەندەش تاوانبار بوون دەبوو بنرێن بۆ ئەو گۆڕستانە بۆچی شەهید کاردۆ و عەلی هەژار نانێرێنە گۆڕستانی تاوانباران هەڵبەتە من نایزانم بۆ نابردووە بۆ ئەوێ بەڵام ئەوەی کە من لێکی دەدەمەوە و یا بە بیر و بڕوای هاوڕێیەکان و هاوڕێی شەهیدەکان ئەمان ئەگەر لەو کاتەدا تەرمەکانیان بدرا بەوە لە شاری هەولێر بێگومان خۆپشاندان و پشێویەکی زۆر دروست دەبوو کە دوو کەسی خۆشەویست و شۆڕژێر و جێگەی ئومێدی خەڵکی شاری هەولێر و کوردستان بە گشتی بەڵام وەکەوەی کە لە هەولێر زیاتر دۆست و ڕێخستنەکان لەوێندرێ هەبوو ئەوە سەبەبێ بوو کە ئەو تەرمانە نەدەنەوە لەبەر بارودۆخی ئەمنی شاری وەکو خۆشیان لە
قەراری حکومەکە کە ئیشارەتیان ئەی بۆ بەنیهێنی و بەجزیەوە لە مەقبەری مجرمین نیان ناشتن مەسەرەن بۆ شتێکی اینجا ئەوەشیان دەمێنێتەوە سەر ئەوەی کە ئایا کە لە ژێر ئەشکەنجەی ئەگەر دەرنەچوو بن و چیان لێ بکەن دوایی تا ئەو کتاب و جوابەکانی هاتۆتەوە تا مەسلەی مەرسوومەکە بۆی مەلەفێکی قانونی بۆ دروستکەن کە بە هیچ شێوەیەک دایری ئەمن بڕای بە قانون و بە یاسا بەوە نەبووە هەندێک زاریش بۆ تەشویقکردن و ترساندنی بەندکراوەکانی تر کە چەندین کەسم بینیوە خەڵکیان لە ژێر ئەشکەنجەدا کوشتە دوایی هێناویانە لە ساحەیەەکە خسویانەتە بەردەمی سەک لەبەرچوی ئەوانیتر بۆی زیاتر چاوترسێنیان باشە پێدوانیە ئەم سینناریوانەی ڕژێمی ئەو کاتی بەغا یا بڵێم ئەم هەڵسو کەوتەی ڕژێمی ئەو کاتی بەغا جۆرێک بوو بێ لە سینناریۆ و دروستکردنی چەکرەی گومان لای خانەوادەی ئەم شەهیدە بەڕێزانە بۆەوەی کە لە شۆڕشیاندا ببڕن بە ژێر لە جۆرەکان بەتایبەت ئەو تەلەفۆنی کە بۆ ماڵی ئێوە کراوە کە ئاماژەی بەوە کردووە ئەوە شەهیدان عەلیهەژار و کاردۆ گەڵاڵی گەیشتنە شاخ دواتر ئەو وەڵامەی مدیری مخابراتی مووسڵ بۆ دایکت بۆ خانەوادەی مدیری ئەمنی عام بۆ دایکت و بۆ خانەوادەی خانەوادەی بەڕێزی شەهید کاردۆ گەڵاڵی بەوەی کە بچن لە شاخ بۆ تەرمەکانیان بکەڕێن و لە پاشان شاردنەوەی گۆڕونکردنیە ئەم سەرکردە سیاسیانە پێدوانیە مەبەست لێی دروستکردنی چەکەری گومان بوو بێ لە دڵی ئێوە بۆ بەرامبەر بە شۆڕش و شۆڕژگەڕەکانی ئەو کاتی ئەڵبەتەوە بەشێک بۆ لەو سینناریۆی کە ویستویانە دروستی بکەن بەڵام لە سینناریۆ ئەساسیەکە خۆی پێم وایە مەبەستیان ئەوە بوو کە ئەسڵەن کە گۆڕشیان نەمێنێ هەر وجودیان نەمێنێ بۆ ئەوە بوو چۆن لە کاتی گرتنەکەیان ئەو دەنگۆیان بڵاو کردەوە کە ئەمانە لای ئێمەنین و دواتر کەوتیان لای ئێمەنین و بڕۆن لە شاخەکان بە دوای بگەڕێن کە ئەو کاتە ناکۆچی هەبوو لە ناو هێزە سیاسیەکان هەر بۆ ئەوش بۆ ترساون ئەگەر بێت و لە گۆڕستانێک بیان نێژن بەیانی بە بدۆزرێنەوە ئەو کاتە ئەو وەڵامەیان بە درۆ دەرەسێتەوە بۆیە تەسەوڕ دەکەم کە نیان هێشتووە ئاسەواری تەرمەکانیشیان بمێنێ بۆ ئەوە بووە بۆ ئەو ناکۆچی قوڵتر بێتەوە بۆی ئەو گومانەی کە دروستیان کرد ئەو گومانە ببێتە واقعێک بەڵام دواتر کە ئێمە گەیشتینە ئەو قەناعەتێک کە ئەوان گیراون ئیتر هەموو هەوڵەکانمان خەس کردەوە لەسەر ئەوەی کە چۆن بتوانین هەوڵێک بدەین بیان دۆزینەوە لە سزنێکە لە شوێنێکە تەنانەت من سەفەرێکیان کە مەفرەزەیەکی حزبی سۆسیالیست لە ناوچەی مەخمور چەند خەبیرێکی فەڕەنسیان گرت بەدیل کە دەیانویست ئەو کاتە مەتارێکی عسکەری دروست بکات لە سەردەمی شەڕی عێراق و ئێران بوو ڕژەم بەوە زۆر تێکچوو بە جیرانی ئەو خەبیرە فەڕەنسیەکان بوو هەڵسا بە هەموو شێوێک هەوڵیدا پەیوەندی بە سەرکردایەتی سۆسیالیستەوە بکە کە ئامادەیە چیان بێت بۆیان بکە بەس ئەوانە بە سەلامەتی بگەڕێنەوە من پەیوەندیم کرد ئەو کاتە بەڕێگەی مامۆستامین بەرپرسی لقی هەولێر بوو لە شاخ ئەو سەردەمانە گوتی هەوڵمانداوە و بە دڵنیاییەوە پێش هەموو کەسێک داوای ئەو دوو سەرکردەیەمان دەکەینەوە بەڵام بەداخەوە دواتر جوابێکمان وەرگرتەوە تەنانەت ئەگەر وا وایە دەوایە پێیان بڵێن کاکە نەماوەنی ئاداممان کردوون بەڵام ئیتر ئەوەش ون بوو نامازانی چۆنە بەڵام لە کۆتاییدا لە ڕێگەی شەید قاسملۆوە ئەو خەبیرە فەڕەنسیانە تەسلیم بە ڕژێمی بەعسکرانەوە باشە کاک برز و تۆ پێشتر باسی بەنهێنی ناشتنی هەندێک لەو پێشمرگە و هەندێک لەو شۆڕژێر و خەبات گێڕانی ئەو کات کە دەستگیر دەکرێن ئێوە پێتان وانییە و ئەو شەهیدانە بە جوێرگ لە جۆرەکان بەنهێنی نێژرابن و تا ئێستا نەدۆزرابنەوە یا با بڵێم سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەت ئەو لایەنە سیاسی دیاریکراوەی کە شەهید عەلیهەژار و کاردۆ گەڵاڵی کاریان بۆ کرد و دامەزرێنەری ئەو بزوتنەوەی بوون کە بزوتنەوەی سۆسیالیستی بوو چەند لە خەمی ئەم دۆزەیە بوون چەند لە هەوڵی ئەوەیە بوون کە
لە ڕێگەی گەڕانی تایبەت و کەشفی تایبەت و دەستیشانکردنی DNA و هەندێک محاولاتی تایبەتیەوە چەند ئیش لەسەر ئەوە کراوە کە دڵسۆزیەکە بێت لە دۆزینەوەی گۆڕیونی ئەم سەرکردە شەهیدانەیە. لەوەیانە دەڵێن بەداخەوە بەڕاستی من دوای ڕوخانی ڕژێمی باز بەپێی ئەو سەرچاوی ئەو بەڵگەنامانێک کە بەدەستمانەوە بوو خۆم وەکو وەفای و کوڕی شەهید لە کەرکووک لە معسکەر خالید چەند جار بەڕوو لەوێ ماومەتەوە چوومە کە دەوێت کۆمەڵک گۆڕستانی تیا بوو دەبێ هیچ پاڵ پشتێکی سیاسی و حکومی و ئیداری هیچ شخصی تەنانەت لەسەر حسابی خۆم حەفارەم گرتووە پارەم داوە بەو کەسانەی ئەو خەڵکانم بۆ دەدۆزێتەوە کە کاتی خۆی ڕژێم کە خەڵکی ئەدام دەکرد کە بەنهێنی دەیشاردەوە لە ناو سەربازگەکان چەند کەسێک بوون کە لە شارەوانی کاریان دەکرد بانجیانم کردووە بە هۆی پارە پێدان و ئەوانە چەند گۆڕێکیشمان دۆزیەوە چەند تەرمیتیا بوو بەڵام بەداخەوە من تەرمیەوانم نەدۆزیەوە بەڵام هیچ پشتگیریەکیش نەکرام و خۆی بەڕاستی دەکرێت لێرە هەڵوەستەیەک لەسەر ئەو مەوزوعانە بکەین کە تایبەتە بە شەهید. زۆر باشە من کاتی بەرنامەکەم تاو بوو کاک برزوژیان هەوڵ ئەدەین لە ئەڵقەی سێم و تەوەری داهاتووە درێژە بە و گفتوگۆیە بین و هەوڵین قسە لەسەر چەمکی شەهید و وەفای شۆڕش و ئەدەبیاتی سیاسی و خەمخۆری بۆ شەهیدەکانی خۆی بەڕێزان بە ناچاریەوە ئەڵقەی دومی ڕوودا و مێژوو کۆتایی پێدەین و ماڵاوە یەکەین تا ئەڵقەی سێم و بە یەگەشتنەوەی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس کاک برزوژیان.